كباب دنا حصو 15 دينار يعني شيشي زقر دنا 1400 نفر وهي هالشي شخوة من وستاي شام كبابچیم 30 ساڵە لێرەم لەم منطقەیە ئیشەکەم دوکانی مەطعەمێ بچووکمەیە کەبابخانە ئیتر گۆشت و کەباب و ئەوەی بینیتان ئیشەکەین جگەر و دڵ و گورچیلە و سعرەکەمانش زۆر هەرزانە بە جۆرەی بازارەوە یعنی شیشی جگەرە دەنە 1400 گۆشت و جگەر و دڵ و ئەوانە 6000 کەبابێ دەنە 750 دینار چونکە بەدەست خۆمان ئیشەکەین مەساریف زۆرمان نییە لەبەرەوە لەخوا بە زیادش بێ تەڵەب زۆرەیە لەسەرمان خەڵک زۆر دێ بۆ لامان لە ڕەحمەتی باوکمەوە ماوە وەسیەتە هەر سعرەکانمان هەرزانە دایمەن ئەوەنە بەس مەسروف خۆمان دەرکەین و لەخوا بە زیاد بێ بەسە الحەمدلله خەڵک زۆر دێ بەیانیان حتا سەعات 9 خەڵک دێ لە سەعات 6ەوە کەمەوە حتا سەعات 9 خەڵکەکە زۆر دێ ئیتر تۆزێک کەمە بێ حتا سەعات 11 دیسان دەستی پێکە حتا سەعات 2 تەواو بێ لەخوا بە زیاد بێ مشتریەکان حتا ئێستا کەس گلەیی نەکردووە ئەمەنە ساڵە ئیشەکەین لێرە ئەمەنە خەڵک دێ لەخوا بە زیاد بێ هەمووی رازیە ئینشاءڵڵا ئەم سعرە هەر وایە حتا ئێرە مابێ گۆشتە خەسابە ئیترەوە بینیتە تا سوویتان کرد و بینیتان یعنی شتەکە دیارە لەبەر چاوە دوایەوەی خوا ئەمەنە هەموو ساڵە خەڵکەکە خوا ئەگەر خەراب بێ گلەیەکەن زۆرترین حەزیان لە هینە کەباب واللهی هەیە مشتری وایە ئەوانەی خەڵک دێ دێن لێرە خەڵک دێن لێرە نەفەر وا هەیە هەشتی شەخوا Güzel.